سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر نەخۆشانی تالاسیما لە نێو هەرێمی کوردستاندا. بەپێی زانیاریەکانی ئێمە زیاتر لە 2500 نەخۆشی تالاسیما هەیە کە پێویستیان بە دا و دەرمان هەیە، دا و دەرمانی ڕۆژانە. بەشێک لەو دا و دەرمانانە بۆ هەر نەخۆشێکی وەکو ئەم نەخۆشە مانگانە پێویستی بە 2500 دۆلار هەیە کە سوکاری ئەو نەخۆشانە دەڵێن فریامان کەون بەهۆی نەبوونی کەسابەت، بەهۆی نەبوونی پارە، بەهۆی زۆری خەرجی ئەو نەخۆشانە پارەمان نییە لە منداڵەکانمان سەرف بکەن. تکا دەکەین فریامان کەون، چه حکوومەت چه خێرخوازەکان بە شێوەیەک لە شێوەکان وا بکەن ئەرکەکانی ئێمە لە ڕووی دابنکردنی خەرجی بۆ ئەو منداڵانە کەم بکەنەوە. تۆ پێم بڵێ چیرۆکی تۆ چییە؟ من لە یانزەمانگیەوە خوێن وەردەگرم هەتا کوشتش یانزەمانگی و ئیسی تەمەن 24 ساڵە هەتا کوشتێ لە خوێن وەرگرتن بەردەوامم بەو هەموو ئازار و نەخۆشیە کە حەدم تەواو کردیە 5 ساڵە ئەوە وەرەقەکانم محەدم تەواو کردووە 5 ساڵە خوێن وەردەگرم و عیلاج وەردەگرم. خەرجی عیلاجەکانت چەندە؟ خەرجی عیلاجەکانم زۆر لە لەبەروی من مانگی خوێن وەردەگرم بتڵە خوێن حەبەکە وەردەگرم لە ئێستادا کە حەبەکەش لە ئێستادا نەوعەتەکەی گۆڕایە بۆمان زۆر باش ناکەتی. حەبەکە بە چەندە؟ ینی هەر جارێکە لە بازاری ڕەش پێشتر حکوومەت دەیدا بە تۆ؟ پێشتر حکوومەت دەیدا، ینی لەو فەترەی حکوومەت دەرمانی بۆ دابین کردوون. یعنی نەوعەتەکەی گۆڕی. کێشەی دەرمانت هەیە؟ بێگومان کێشەی دەرمانت هەیە؟ بێگومان. کێ بۆ دابین دەکای ئێستا؟ کە سوکارت؟ کە سوکارم بۆی دابین دەکای یانەوە ئەگەر خێرخوازێک بە خێری خۆی بینی ئەگەر لە ئێستاشدا نییە دەکرێ بە پەلە یان داوا دەکەی بە پەلە هاوکاریتان بکەن. بێگومان داوا دەکەین بە پەلە هاوکاریمان بکەن. باشە تۆ خوێن وەردەگری وانە؟ باشە ئەو خوێنە چۆنە؟ مانگانەیە هەفتانە؟ من مانگی دوجار دێکم 15 ڕۆژ جارێک 15 ڕۆژ جارێک داوا لە سەرۆکی حکوومەتەکەم حەبوو دەرمانمان بۆ دابین بکەن. دەرمانیش وەردەگری ینی بەدەر لەوەی ئێستا تۆ خوێنێکت بۆ دانراوە خوێن وەردەگری لە پاشەوی پێویستیشت بە دەرمانە. ئەگەر دەرمانەکە نەخۆیت چیت بەسەر ئاسم بەرزە بێتر چیت بەسەر ئاسنمان بەرزە بێتەوە پێستانی دۆخی ژیان و تەندروستیت خراپ دەبێت. خراپە پێ بڵێ وەزعی تەندروستیت خراپ بڵێ زۆرش. ئەی باشە دەرمانەکە دەکڕیان حکوومەت بۆ دابین؟ ئەکڕین و خێرخوازەیە و دەیکڕن و خێرخوازەیە. ئیمکانەتان هەیە بۆ کڕینی؟ وەڵا نەبێت تیشت بکەین هەر دەبێ بیکڕین. ینی ئەو دەرمانە بۆ تا ینی وەکو بڵێ خۆراکی ژیان وەکو ژیان بڵێ ئەگەر ئەو دەرمانە نەبێ ژیانتان نییە. داواکەین بۆمان لە بنەماڵەکەی ئێوە لە خێزانەکەیەوە بەستۆ ئەو نەخۆشی بەڵێ بەستۆ چاوت لە دەستی دایک و باوکت و خێرخوازان و حکوومەتە؟ بەڵێ هەروان ئەگەر دەرمانەکە هەبێ کێشت نامێت. ناوەڵا بابزانی تۆ وەکو کچێک گوتت کەس هاوکاریمان ناکە. چۆن هاوکاریتان ناکە؟ خەر دەرمانی دی بۆ خۆمان بچین بکڕین. ئەرێ وڵات چەندجا دەرمانم کڕیە. دەرمان کڕیە بە خۆمیش ڕاتب میژنیە لە سەو حالی ڕاتب میژنیە. پارەت نییە نی ناگری؟ ناوەڵام معاش وەرناگرم. هیچ وەرناگری؟ چۆنە ئێستا دەرمانە تێبی خۆیت؟ ناوەڵا دەرمانمان دەرمانی خراپمان باشە دەرمانی خراپ وەردەگری. ئەو دەرمانە خراپە چۆن ئەگەر دەرمانی خراپ بێ چۆن لە نەخۆشخانەیەک لە سنتەرێک ئەو دەرمانەتان پێت دەنەگەر خراپ ئەخەزانی لۆ دەکەی ناو ئاوی هەر دووچیەوەی چا نابێتنێش دەکەی ناو ئاوی بە شەربەت بە خوردیە تا چا دەبیتە ئێمەش مەعدەمان تەفریش بێ وەڵڵا ئەگەیکە بسڵمان بێ زگی بەمەدەستێ بەس چییە؟ یانی دەبی دەرمانەکە بگۆڕ؟ ئەرێ وەڵا دەی بگۆڕدەی دەرزیمانیاوی باشە خەرجیوەی زۆرە؟ چەندە خەرجیەکەی چۆنە؟ ئێستا ئەگەر وەکو مرۆڤێکی ئاسایی ینی خاوەن تەندروست بژی ئەو پارەی کە دەبی بە دەرمان بدەیت چەندە پارەکە؟ وەڵڵا هەر بلێ و بلێ زۆرە؟ ئاری وەڵڵا دەرزی ئەلعان دەرزی لێ دێن دەرزی نییە. دەرزی نییە؟ ناوەڵا گرانە دەرزیەکە؟ ئاری وەڵا گرانە. بە چەندە؟ وەڵڵا نازانم بەس ئیمکانیەمان نییە ئەمە بکڕین. یانی لەبەر ئەوەی ئیمکانێتت نییە سەرەکەش ناپرسی؟ ناوەڵا سعرەکەش ناپرسم.
ناپرسی ناوەڵە ئەوە چەند ساڵات و مەسروف لەو کچە دەکەی والله عمری 3 مانگ بوو ئەمنەوە مەسرفی لێ مەسروفی لێ دەکەی چ کاسبی والله عملە چییە عملە چییە؟ 16 ساڵی أري والله يستا 16 صالة عمركم بس يعني حەز دەکەی لە باتی دایک و باوکت حکوومەت خەرجێکە سەر اي والله دبي حكومة خرج ما ببرسه ادي يلا درماني والو من السيدة بتسم بكرم چییە ئەو دەرمانە ئەو دەرمانەی نووسیوە أري والله بەڵێ دي بڕۆ بكرم دەرەوە لا أري والله چون كتسد وما مقنت كيلياته اي تكو اقع ممنوش علاج لينا دم پارەشت نییە؟ نا والله بارم نبام عملتيا ینی دەڵێتە خێرخوازان و حکوومەت تکایە چارە سەرمان بکەین أري والله حکوومەت ئەگەر بڕێک پارەتان بۆ سەرفکە باشە ئاری وڵا باشە دەرمان باشە دەرزی هەموو حەجەتی دەیە منداڵە نەخۆشە بەخۆی نەخۆشە ئەری ئەو کوڕە جوانە بزانین چی ئەو کوڕە جوانە شەرتا لە سیمایە ئەمە تەمەنی چەندە؟ تماني 8 صالة 8 ساڵە لە مێژە عیلاج أري وەردەگرێت والله صالة قدبوا چی تۆ ئێمە؟ والله كرك كرمة کوڕی خۆکە باشە پێم بڵێ بەڕاست دەرمانەکان گرانن أري والله قران أنت كمان راستي استمنات وأنا محبي علاج حب وشتي بدمي بس أو درزي لي الدم بحب كاني أجزي مكاني درجي بي برز دبي توا يعني بس دبي ناتواني حبي بدرزي بديت. ناتوانم نا دەرزەکان بالي گرانترە أري بس درزك عن دمي بۆ تۆ بۆتە کێشە ئێستا أري والله است تقريبا هو 5 مانجا 6 مانجا درزي من ندا أصلا شي دارين بوتا 7000 يا 7000 قالك زور لبو من ضال کەوای ئێستا بەجددی ینی ژیانی ئەوە بۆتە ژیانی ئەو منداڵە بە بەردەوامی بیر لە ژیانی ئەو دەکەن بەرە والله زۆر ناخۆشە زۆر یعنی چگۆتەنی ئەوە منداڵان ئێستا حالیان بە عیلاجی دەبی و چگۆتەنی ئەوە بێ کە چگۆتەنی ئەو خینێتی دەکەنەوە ئاسنە بەرز چەند دەبێت جار جارێک خینی تێدەکەن والله 20 ڕۆژ جارێک 20 ڕۆژ جارە خین بەڵێ خین هەیە بەڵام بەڵێ خین هەیە بەڵێ تەلەفۆن یعنی دەکەن کێشەی خینتان نییە؟ نانە کێشە خینمانە بەس کێشەی دەرزیمانە ڕاستی دەرزیتان. دەبی داواکارین دەرزمان بۆ بی کوڕەگەن چۆنی باشی والله باش ملعب تۆش نەخۆشی بله نەخۆشیەکەت چییە؟ تلاسمية چۆنت باسی بکە و نەخۆشیە چۆنە هەز بە چی دەکەی؟ حزب أنا خوشي دكين بێتاقەتی بطاقتي خەوت دێ و بێتاقەتی معدل ئێستا هاتوو خین تێ بکەی؟ بله چ کێشەتان هەیە لە دەرمانی چ کێشەتەیە جانە؟ بله والله زور چییە کێشەتان؟ حمو روجي نوع عبك مالها هەموو ڕۆژێنەوە حەبەکە یعنی زادك نوع عبك ئێستا ئەو حەبە باشیان خراپەوە خرافة ئەوە تازە وەرتانگرتیە؟ بله طازة ما وقتها دمي نوع عبك ئێستا نایخۆی نايخون ناتوانانی بیخۆی لبا معيدم حکوومەت ینی نەخۆشخانە بەیەوەی داوە پێشت ناخورێت بيش مناخرة ئەی پێشتر ناوەشتکە بوو بله أو نوع عبوا ناواچیتکە بوو ئەو باشتر بوو لە قەلبی خۆت بله یعنی هەستت بە ئیسراحەتی زیاتر أو دەبێت زور باش ئەوە زۆر باش بووەوە زور باش سویسریە لە سویسرا داهات ئەوەی عراقیەوە عێراق دروستی دەکە بێتاقەتی کردی بله والله زور ناخ باشە ئەی ئەو دەرمانە هەیە لە بازار بیکڕی نية نییە بس لسويسرا بەس لە سویسرایە بەێ. پێشتە داهات هەیەرە بيشتر ده بس يصير نايل باشە تۆکو کوڕە گەنجێک چ دەڵێتە حکوومەت یعنی بەێ. دەدات چ داواکاریەکت هەیە إن شاء الله ملتك تسالكن پارەتان بۆ تەرخان بکەن ئەو دەرمانەشتان بۆ سەوە بکەن درس علاج ماني هيت هیچ عیلاجتان علاج ماني ندر زمان هي نا ما وقت لخص سنتري دلت عملياتي درم كلا عملیاتت کردیە عمليات أو لصدرم خرب ده مليون 5 مليون مصرف كر 5 میلیۆن لە جیرفانی خۆت بري یعنی کەس یارمەتی نەدای كز کەس یارمەتی نەدای كز عكمت كز یعنی زەرورە یارمەتیت بدەن ضرورة زور استاش علاج منما علاج منما بو لبروي عیلاجت نەمایە دوای بەدواداچوونمان سەبارەت بەو دەرمانانەی کە نەخۆشانی تالەسیمە بەکاری دەهێنن بەشێکی زۆریان ینی پێویستی بە ڕێژێکی زۆری بەکارهێنانی دەرمانە بەشێکی دیکە بەم شێوەیە نییە بۆ ئەوەی بەرچاوڕوونی بدەین بە حکوومەت بەرچاوڕوونی بدەین بە خەڵکی کوردستان بە خێرخوازان بە وەزیری تەندروستی یەک پاکێت لەم دەرمانە کە هەندێک جار ئەو جۆرە پاکەکانەی دەرمان خەڵکێکی 4 پاکەت بەکاردێنێ مانگانە پێویستی بە 2000 دلاری
ئەمریکیە بۆ یەک نەخۆش ئەمەش دەرزیە کە بە هەمان شێوە بە $300 واتە ئەم دەرزێ لەگەڵ ئەم دەرمانە تەواوکەری یەکترن هەر نەخۆشێکی ئاسایی کە نەخۆشەکەی زۆر تون نەبێ نەخۆشەکەی زۆر ئاسانیش نەبێ ماگانە پێویستی بە $2300 ئێستا حکوومەتی کردووە تەمانە ئەو دەرمانە زۆر گرانە دەرمانەکەیان گۆڕیوە بۆ چەند جۆرێک ئەمە عێراقیەکەی خراپترین دەرمانە کە بەشێک لە نەخۆشەکان دەڵێ ئێمە ناتوانین بەکاری بێنین ئەمە حکوومەتی عێراقدا بەچی دەکات بەڵام نەوعیەت و ناوەڕۆکی دەرمانەکە زۆر خراپە بابزانین داکی من تۆ باست لەوە کرد کە ئەو دەرمانە کوڕەکە ناتوانانی بی ناتوانانی ناوەڵە چی لێدێت چی لێدە کە ژانی پێدەگری کلێ پێدێشی کلێ پێدێشی ئارێوەڵە ینی ناچاریشی ئەو دەرمانەی ناچاریشم دەبیبی دەمەی چارەم نییە پارەشت نییە دەرمان ناوەڵە نیتم باری ئابووریم خراپە خراپە ئارێوە ناتوانانی ئەوە کوڕەکەتە ئەوە کوڕەکەمە چەند ساڵە مەسروفی لێ دەکەی 14 سارە 14 ساڵە بەرێ یەکیشم ئەتو خۆش عمری 16 مانگ بوو لە 8 ساڵان ماڵاوە یەکجاری ئارێوەڵە یانی دوو منداڵت هەبوو بەرێ خدافیان دەکە جانە تۆ حەبە دەخۆی بەڵێ چ لێ دێ کە دەیخۆی ئێرە دێشی ئەجە خۆم ئێرە دێشی دێ بەڵێ ئەدی حەبەکەی پێشتر چۆن بۆ حەبە چۆن بۆ باش بوو ئەوە زۆر باش ئەوە باشە بەڵێ ئەوە حەبەکی باشە باشە تۆ دەڵێی تا حکوومەت تکایەوەمان بۆ دابینکەوە نییە پێیان دەڵێ بە حکوومەت دەڵێ ئەم حەبەم بۆ دابینکەنە من بەو حەبەی قەلبم پێدێشی وانە بەڵێ باشە چی بەسەر دێ وەڵا نامە هەر مەعیدێتێک دێتی دەڕشێتەوە ئەوانەی زۆر دێشی لەگەر ناچارشن بخۆلە بە ئاسنەکەی بەرز دەبتەوە باشە تۆ ئیمکانەت نییە و حەبە باشێ بۆ بکڕیتەوە وڵا دوی تەلانسیمەم هەیە من دوو تالەسیمەت ئارێ وڵا دوی تەلانسیمەم هەیە دوو دانە بەرێ یعنی خەرجیوانە چەندە لەسەر وڵا زۆر زۆریشە پیاوەکە چیش دە وڵا پێشمەرگەیە پێشمەرگەیە بارێ وڵا پێشمەرگێ باشە ئەوە خەرجی ماگانە معاشیشان 220,000 تۆ وەردەگری دەقاو دەخانە نشین ئەوەش پێشمەرگەیە بەرێ معاشی منداڵە فەقیرن ئارێ وڵا هەر معاشیشان نییە ماشیان نییە ناوەڵا هیچیان باشە تۆ ئێستا دوو منداڵت تالەسیمەیە بەنیازی منداڵی تر دروستکە ناوەڵا چ دروستکەم تەواو ماڵوێرانیە ئارێ وڵا ئارێ ماڵوێرانی کاتتان بە بەردەوام بۆ منداڵەکان بەرێ ئارێ وڵا ژیانمان نمایە بەڕاستی ناوەڵا باشە دای حاجی چی دەڵی تۆ وڵام من چی داواکاری لە حکوومەت داواکارم لە حکوومەت هاوکاریمان بکاتن هاوکاریتان پێم بڵێ تۆکو کارمەندێکی تەندروستی ئەوان دەڵێن کاکە ئەو حەبە باش نییە ئەمە هەتا چەند ڕاستە لە ڕووی علمیەوە کاکە زۆر هەموو دەرمانێک خراپە بەکارێنانی بەڵام ئەوانە ناچارن بەکاری بێنن کە بەکاری دێنێ زیانێکی پێدەگا لەلایەکەوە قازانزیتی لەلایەکەوە زیانی پێدەگا بەڵام هەندێک دەرمان هەیە تقریبا بەکلاوە دروست کراوە ینی بەناو دەرمان ینی ئەم جۆرە دەرمانە بەم شێوەیە کە ئێوە سەرپەرشتیان ئەو ئاڕازانە عیدی دکتۆری دەزانم بەس ئاڕازەکانی چیەوە دەڵێ کلیم دێشی و دەڵێەوە ڕاستەمە والله بۆ خۆیان بخۆیان هەموو دەمێن نەخۆشنەوە هەمویان دەمێن هەموو دەمێن نەخۆش نەخۆشە باشە تۆ چەند ساڵە لەگەڵوان دەژی ئەوە 25 ساڵە لەگەڵان دەژی 25 ساڵ لەگەڵ 25 ساڵە لەگەڵ تاڵسمی باشە دۆخیان چۆنە ژیانیان چۆنە چی لێ دەخوێنیەوە حاڵیان چەند برەی باش نییە حالیان باش باشە پێت وایە ئەگەر حکوومەت هاوشێوەی نەخۆشی شێرپەنجە سندوقێکی تەرخان بکە هاوکاری بۆ ئەوە باشە یارمەتیان بدەن بەڕاستی کێشەی دەرمان کێشەی گەورەیە پێم گوتم جارێکی لە بەشعر پێم گوتم 50,000 چ دێنێ هەرێم بوانە دێنێ بیکەن بە 350 کاریان باش دەبێ ئەنجا ئەوە تۆ خەرێکی شێری زام چی لەبەردەستە دەڵێ شتێکت بۆ ئامادە کردو بەرێ ئاوڕێک لە منداڵانی تاڵەسیمیا ئاورەشیان لێ بنەوە بەڵێ درێ ژیانیان تاڵە پڕی غەمە ساڵەهایە لە ژێر تەمە جگەرگۆشەی نیشتمانن گوڵاڵە سوورەی کوردستانن بێتاوانە کچێ یاکۆڕ نەیماوە نەش ئەبەگوڕ بێخوێنتێنی لێبراوە ڕەنجی زەر هەلگەڕاوە بۆتە گوڵی هەڵقورسا و سوورایی نەمان لە چاو دوانی دەوێ بەردەوام کە خزمەتی کەن تەمام کە بزانن چی پێ دەوێ تاکەمێ پێی بسرەوێ ئەوانەی کە بەرپرسن هەمووتان لێم بپرسن گەر نازانن بزانن هەمان پەپولەمانن غەمی دڵیان کەم بکەن موچیان بۆ زیاد بکەن.
لە سنتەری تالاسیمیا ئێمە هۆڵێکمان بەجێش کە تایبەت بوو بە بەشی مێینە ئافرەتان ئێستا هاتووینەتە بەشی پیاوان بەشی منداڵان ئی کوڕ لێرەش ژمارێکی دیکە دەبینین کە تووشی نەخۆشی تالەسیمیا بوونە کە وەک بە پێی زانیاریەکان وەزارەتی تەندروستی دەڵێت زیاتر لە 2500 نەخۆشی تالەسیمیا هەیە کە پێویستیان بە هاوکاری بە پەلەی تەندروستێت تۆ وەکو وتەبێژی کۆمەڵەی تالەسیمیا بووە یەکێکیشی با توشبوانی نەخۆشی تالەسیمیا بەشی زۆریان ئەوانە گلەی دەکەن دەڵێن حکوومەت دا و دەرمانمانی بەباشی بۆ دابین نەکردووە و دەڵێ بەڕاستی کەس ئاگای لە حاڵی منیە بەڵام وەک زانیاری هەیە کە حکوومەت موچەیانی بۆ دابین کردووە و ئێستاش دەرمان دەدرێت بەوان سپاس دەکەم کە کامەران کە هاتی من بەسەر کردەوە من بەناوی ئەوەی کە دەڵێن ئەمن پێشەکی ئەو دەرمانەمان زۆر پێویستە حەپی ئێکژێت و دەرزی دیسپڕاو کە مانگانە بۆ توشبووانی تالاسیمیا بەکاردێ 5 مانگە ئەوە نییە 5 مانگە نییە کێ بەرپرسە بۆ تەکێشە بووە بە پرسیار لێم کێ بەڵێ بۆ کێشە کەسانە دەبێتشەکانم پێ بڵێ ئێستا لێرە هەمویان نمونە ئەوەیە ئێمەی توشبووانی تالاسیمیا ئەگەر ئەو حاپە بەکارنێنین مادەی ئاسنمان بەرز دەبێتەوە مادەی ئاسن لە لەشمان بەرز دەبێتەوە کە بوو لە لە ششمان بەرزەوە بوو دەبێت بە تازەخومی دڵ و زائیدەن دەبێت بە ئەوەی کە جەرگت و ڤایرۆسی پرگریاس و کلیەت و لەها ڕووی ئەندامانی دیکەی لەشی مرۆڤ هەر هەمووی دەکەوێتە مەترسی هەمووی دەکەوێتە مەترسیەوە بۆ لە نەمانی دەرمان باش چێ بەرپرسە لە نەمانی دەرمان ینی چ هۆکارێکەیە ئێستا تۆ دەڵێ 5 مانگە نەماوە بەڵام ئەم پێ دەڵێم ئەمە 5 مانگ دەبێ حکوومەتی ئێمە لە قەیرانەکە دەرباز بۆ خەریکە قەیرانەکان بە تەواوەتی نامینێ من لێرە پەیامێک دەنێرم بۆ کابینەی نوێ بۆ کاک مەسرور دەڵێم هیوادارم ئەو بیستی دەنگەکەم بێ هیوادارم ئاوڕێک لە توشبوانی تالاسیمیا بداتەوە بەجددی بێتە سەرخەت بۆ خۆی بەجددی بێتە سەرخەت تکایە من وەکو ڕاگەیاندنێکی تالاسیمیا هاوکار بووم لە قەیراندا ئەسڵان حکوومەت کەنەی بوو ئێمە حکوومەتی خۆمانە ئێمە خۆ هیچمان نانی ئێمە تەنها ژیانێکی ئاساییمان دەوێت هەر وەکو کەسێکی ئاسایی نانی ژیانی توشبوانی تالاسیمیا چیان دەوێت توشبوانی تالاسیمیا ژیانێکیان دەوێت هەر وەکو کەسانی ئاسایی بژێن کە لە وڵاتان خزمەت دەکرێت باشە بەڵام ئێستا ئەوە دەبینم ینی کاربەندی تەندروستەیە خزمەت دەکرێن ینی کارمەندم هەیە کاکامەران کارمەندم هەیە بەڵام کە دەرمانم نەبوو چی فایدەی چی کارمەندم هەیە کە کەرتی تەندروستی من ئەو حەپەم بۆ بگۆڕێ بەما ئەوە پڕە قورسە بەوەزم زۆر قورسە بەڵام ئەوە ئیش ناکە باشە پێم بڵێ حکوومەت موچەتان پێ نادە؟ حکوومەت موچە ماوەیەک یان دەدا 150,000 دەدا بەشی پێداویستە سەرەتاییەکان ناکە ینی چۆن 150,000 بەشی دەرمانەکە ناکە؟ باشی ئەو دەرمانانە ناکەم ئەوانەی ببەدەری باشی دکتۆر ناکە ئەوە بەشی دکتۆر ناکە بەشی ڤیتامین دی کالسیۆم فۆلیک ئەسید کە سەرەتاترین عیلاجە بۆ هەموو مرۆڤێک بەشی ناکە ئێستا ئێمە عیلاجی هۆرمۆنات بەکاردێنین فەحسی ڤیتامینەکان و کانزاکان هەموو مانگەک و هەفتەیەک دەکەین لە مختبەرە حکوومیەکان دەکەین بەڵام دکتۆر دەڵێ من باوەڕم بەو ڕێژە فەحسانە نییە بەڕێژەی ئەوانە نییە ناتوانم دەرمان بدەمەیان عیلاج دەمێ لەسەر ئەوە چۆن باوەڕ بە فاسێک نییە لە نەخۆشخانەکەی خۆی دەڵێ لە نەخۆشخانەی حکومی مادەکانی باش نییە عادیە فمەجبور دەبین بچینە ئەهلەکانیش ینی تۆ بە بەڵگەوە قسەیە بەڵێ بە بەڵگەوە دەڵێ لە نەخۆشخانەکانی خۆمان مادەکان ئەسلی نین ینی جیازەکان بڕۆ دەرەوە جیازەکان لە ڕەنگە جیازەکان کەون بن ڕەنگە جیازەکانیش نوێ بن باوەڕت بەو قسە هەیە یانیش مەسەلا لە کۆڵ بەڵێ باوەڕم هەیە من ئێستا MRI دەکەم بای 3 وەرەقە و 500 ئەوە 3 وەرەقە و نیوە
$350 بەڵام لە جێتر دەکەم بە $7,000 باشە تۆ پارەکە چۆن دابین دەکەیت تۆ پێم بڵێ موچەکە 150 حکوومەت مانگانە 150 دەداتێ دەڵێ ئەمن بەس پاسێک 300 پارەکە لە چێ دابین دەکەیت واللهی دابین ناکرێت بە زەحمەتی دابین دەکەین ئەگەر قەردی لۆ بکەین یعنی هەندەکەی بابەت چیش دەکە وڵی هیچ خانە نشینە خانە نشینە معاشی زۆر نییە یعنی دەور 300,000 باشە چارەسەر زێدەکردنی موچەتانە یان دابینکردنی دەرمانە کامیان بە باش دەزانین دەزانی چۆنە ئێستا نە دەرمانەکەمان بۆ دابینەکەن و نەموچەکەشمان بۆ زیاد دەکەن کە خۆمان دەرمانەکەی پێ بکڕین باشە ئێمە جێبیز بووینە ینی هەموو ئەوانەی هاوڵی تۆن نەخۆشن لەگەڵ تۆن دەڵێن دەرمانەکە دەردمان چارەسەر دەکا بەڵێ ئەمن پێشی بە خیراتتان دەکەم بەڕاستی ئەمن لە ساو نەخۆشەی تەلەسیمیای تووشی نەخۆشی دڵیش بیمە بەهۆی ئەوەی ئاسن لە گیانمان زۆرە عیلاج نییە ئاسنەکە پێداگرین هەستام چوومە وەزارەت تەندروستی چوومە کن بەرپرسەکی گەورە بەمنی گوتی عیلاجت دەکەم بڕۆ سنتەری دڵ چوومە سنتەری دڵ تەنها ئیکۆیان لە من کرد و یەکسەر نردیانەوە ماڵەوە یعنی هیچ چارەسەریان نەکرد یعنی نەخۆشی دڵی تۆ جیاوازە لەگەڵ نەخۆشی تالاسیمیانی دەبێت دەشتەرگەرێکی تایبەت بکە بەڵێ بەهۆی ئەو نەخۆشی تالاسیمیایەوە تووشی نەخۆشی دڵی بوویمە چکە ئاسن لە گیانم زۆرە باشە داوای فیزەم کرد گوتمە من لێرکۆنە عیلاجم نییە لە عیلاج لە ئەوروپایە یعنی پرسیارم کردیا گوتی فیزەر نادرێتن فیزەر نادەینێ بەخۆشم هەستا ئەمە لە سەیساوی خۆمانی چەند جار چیمە کولسوخانەکان فیزیان نەدایمێ ینی کولسوخانەکان شاوکاریتان ناکەن ناوەڵە ینی ئەوانش دەزانن بە حاڵی ئێوە هەموو شتان هەیە دەتانەوێت ویزە وەگرن کولسوخانەکان ناتان هەتا بە پارە خۆشت بچی نادەنێ ینی نازانم ئێستا ئەم دەبی چاوەڕێی مردنێ بکەین لێرکۆنە دڵم دکتۆر دەرێت زۆر زایفە زایب بووە باشە تۆ کێشە لێرانە ئەمە لە وەزارەتی تەندروستی زۆر ڕازنە وەزیری تەندروستی بڕیارەشی دەگرێت کە لە هەموو نەخۆشخانە گشتیەکاندا فەحسمان بەلاشە ئەوە زۆر باشە بەس ئێمە دوو کێشەمان هەیە لێرانە پێشتری حکوومەت یارم سپۆرتی دەکردین مەسەلەن ئەوە حەبەت دەن پێ دەوترێت کلفەر نرخەکەی هەرزانە لە توانای دابینکردنی حکوومەت یارێم هەیە بەڕاستی ئێستا ئەوەی ڕاگرتووە دومین کێشەکمان هەیە ئەمە حەدی مەسەلەن ئەنجومەنی نوێنەران یعنی پەرلەمانتارەکانی کورد لە ئەنجومەن نوێنەرانی عێراق کە تێدا لۆ مافی نەخۆشانی تالاسیمیە و هەموو نەخۆشە درێژخانەکان لە سەرەتانی بگرێت لە هەموو نەخۆشەکان یعنی حکوومەتی عێراق بەرپرسە لە دابین حکوومەتی عێراق بەرپرسە بە هۆکاری سیاسی ڕادەگری دەرمانەکەی ڕادەگری توالێتەکەی ئەوەکە ئێستا حالیەن دەرمان هاتووە مەسەلەن 162 دەوڵەتی بەردەستە 3 مانگ جارێک نەخۆش خوێن وەردەگری یعنی ئێستا تۆ پێم بڵێ دەرمانێک لە بەغدا بدرێتە نەخۆشی تالاسیمیا لە هەولێر بەو شێوەیە نییە نادرێت بە هۆکاری سیاسی ڕاجرێ لە ئەوە 4 ساڵ 5 ساڵە لە 2014 لە پاش دەستپێکردنی شەڕی داعشی لە پاش ئەوەی حکوومەتی ئەوە پەیوەندیەکان لە بینی حکوومەتی هەرێم حکوومەتیانە قەزەشی سیاسی قەزێکی سیاسی جگە لەوەش دەرمانەکان لە وڵاتان بەرەو پێش دەچی کوالەتیەکەی دادەبەزی لە ئیخۆشی لە پێشتریش خراپتر بووە جگە لەوەش ئەمە ئەو نەخۆشخانەی تێدانە نەخۆشخانەی مەحەلیە واتە تایبەتە بەو گەڕەکەی پاش 10 ساڵی تر نەخۆشانی تالەسیمیا ساڵانە 30 نەخۆش زیاد دەکات. نەخۆشی تالاسیمیا یان توشبوانی تالاسیما چۆن تووشی ئەم نەخۆشیە دەبن چۆن ئەم حاڵەتەیان بەسەردادێت و ڕێنمایەکان چین بۆ ئەو کەسانەی کە ساغن تەندروستیان باشە تووشی نەبن و تەمەنی ئەوان چەند دەبێت ئێمە هەوڵماندا لەگەڵ چەند پزیشکێک دکتۆرە قسە بکەین لەم سنتەرە چەند پزیشکێکیش لێرە بوون بەڵام هیچیان ئامادە نەبوون بۆ کوردستان بیشتر بۆ ئێمە قسە بکەن گوتیان ئێمە حەز ناکەین بۆ تەلەڤیزیۆن بە شێوەیەکی گشتی قسە بکەن بەڵام بۆ ئەوەی کە ئێمە بەرچاوڕوونی بدەین بە بینەران بۆ ئەو کەسانەی کە هەڵگری ئەو ڤایرۆسن یان ئەو تالاسیمان بابزانین لە سەرەتادا چۆن تووشیان دەبێت و پێویستە ئەوانەی کە لە داهاتوو دەبیانەوە خۆیان بپارێزن چۆن دەبێت سڵاوتان لێبێت ئێوە وەکو کاربندێکی تەندروستی وەکو دەرچوویەکی تاقیگە سەرەتا بابزانین ینی تالاسیمە چۆن تووشی مرۆڤ دەبێت پێشەکی بە خێراتتان دەکەین نەخۆشی تالەسیمیا نەخۆشەکی بۆ ماوەیە لە دایک و باوکەوە بوونەوەکانی دەگوازرێتەوە ئەو نەخۆشە کە تووشی دەبی پێویستی بە خوێن هەیە پێش هەموو شتێک لەبەر ئەوەی خوێن
شتێکی بنەڕەتیە لە بۆ ئەو نەخۆشەکە چۆن تووشی دەبی ینی لە باوکو دایک لە باوکو دایکەوە بڵێ دەگوازێت خوێنەوە نیە ئێستا تۆ خوێنی تالاسیمەیەک وەربگری ئاساییە تەبەن ئاساییە وەکو نەخۆشەکان کە نییە مەتەڵ ڤایرۆسەکە یان بەکتریایەکە یان شتەکی وایەکە لە ڕێگای نەخۆشیان لە ڕێگای دەستلێدانیان لە شتەکی وا دەگوازێتەوە زۆر نەخۆشیە بەس تەلاسیمیا نەخۆشەکە بۆ ماوەیە ینی یەکەچی توش ناکە ینی لە خێزانەوە تووشی دەبێت بەێ لە دایک و باوک لە دایک و باوکەوە دەگوازێتەوە باشە زۆر باشە لە دایک و باوک دەگوازرێتەوە بابینە سەر ئەو خاڵە گرینگە خەڵکێکێ ببینی دەڵێ کاکە وەڵام من دەمەوێت خۆم بپارێزم نامەوێ منداڵەکەم تووشی تالاسیمیا بێ چی بکە بۆەوەی منداڵ دەبێت لە کاتی زەواجە پشکنینی خوێن بکەن ئەگەر هەردوو مەسەرن دایک و باوکەکە هەردوو هەڵگر بنیانی ئەو دوو کەسێک کە هەفسەرگیری دەکەن یەکیان هەڵگر بێ یەکیان هەڵگر نەوی ساغ بێ ئاساییە ینی لەوانەیە منداڵەکانیشی هەڵگر بێ بەس ئەگەر هەردووچی هەڵگربی ماڵوێرانیە توشبووی هەمووی توش دەبێت باشە تۆ پێم بڵێ تەمەنیان چەندە و تالاسی تەمەنیا وەڵی نمە مرۆڤێکی ئاسایی دەژێ ئەگەر خوێن و ینی 80 ساڵ دەبینێ تقریبا یعنی 6 ساڵدا بەس ئەوەندە دەمینێ ئەگەر بێت و بە بەردەوامی خوێن تێبکە و دیسفرال وەربگرێن ئەکسجیل و مەسەر ئەو حەبانێک کە مادەی ئاسن لە جسمیان زیاد دەکە ئەوانە وەربگرن بەڕێک پێچی ئانی تەواو دەمینێەوەی ئینسانێکی تەبیعی دژیان بەسەردەوە. دۆخی توشبوانی تالاسیما بەم شێوەیە بوو کە لە ڕابردوودا بینیتان بەشی زۆر لە توشبوان دەڵێن ئێمە کێشەمان لە کارمەندی تەندروستی لە دکتۆر لە خەڵکانی پسپۆری ئەو سنتەرانە نییە کە گرنگی و بایەخ بە توشبوانی تالاسیمە دەدەن ئەوەی کە گرنگە نەبوونی دەرمانە ئەوان دەڵێن پێویستە حکوومەت دەرمانمان بۆ دابین بکات و ئێمەش لەو کێشە و گرفتە تەندروستیانە ڕزگار بکات تاکە چارەسەر ئەوەیە کە سندوقێکی تایبەت بە توشبوانی تالاسیمە دابین بکرێت لە ڕێگای بودجەی هەرێمی کوردستان کە ساڵانە بڕەپارەیەک تەرخان بکرێەوە ئەم توشبوانش بۆ لەمە دووە کێشە و گرفتەکانیان نەمینێ و بتوانن هەموو مانگێک بە ئاسانی دا و دەرمانەکانیان بەدەست بگەن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت.